بێگومانە و هەڵمەتەی کە ئێستا ئەکرێت لە هەرێمی کوردستان و تا ڕادەیەکیش لە کەرکووک لەسەر بایکۆتکردنی کاڵای تورکی کە ئەتوانم هەڵمەتێکی باشە بۆ دژایەتیکردن و بەرەنگاربوونەوەی ئەو دژمنکاریی کە ڕژێمی تورکیا ئەیکاتە سەر کوردانی خۆمان لە ڕۆژاو لەسەر بەگشتی لەسەر کوردستان و ڕێگری لەسەر سربەخۆیی بوونی کوردستان ئەتوانم بڵێم هەنگاوێکی باشە جەنگێکی بێدەنگ و جەنگێکی هێمنانەیە بەرامبەر ئەو جەنگە دژمنکاری و قێزەوەنەی ئەوان ئەو ئەیکەن ئەرکی سەرشانی هەموو کەسێکە لە کوردان لە هەر چوارپەیشەی کوردستان لە هەر شوێنێک هەن نەک لە چارپارچەی کوردستان کە پشگیری لەو هەڵمەتە بکەن بۆ با بڵێن بایکۆتکردنی کاڵای تورکی نەک تەنها کاڵای تورکیش بەڵکو کاڵای ئێرانیش زۆر گرنگە کە ئەویش بە هەمان شێوە بایکۆت بکرێن. ئەتوانم بڵێم لە شاری کەرکووک ڕەنگە ئەوەندەی تێبینیم کردووە لە ناو بازاڕەکانە نەتوانرێت وەکو هەرێمی کوردستان بایکۆت بکرێت چونکە فرەچەشن و فرەنەتەوەیە و تەنها گەلی کورد توانیوێتی ئەوە بکە بەڵام ئاگدارم کە کاریگەریەکی خۆی هەبووە زۆر جار چیتە بازاڕەکان یا دوکانەکان کار بۆ ئەوەکەن جارێکی تر کاڵای تورکی کەم بێنەوە چکە کڕیاریان کەمە. بەڵێ پێویستە هەموو تاکێکی کورد لە هەر ڕێگا و جێگایەک بێ لە هەر شوێنێک بێت پێ نەک هەر کەرکووک ئێمە هەمومان پایکۆتی کاڵاکانی تورکیا بکەین چی خۆراک بێت چی کەلوپەل بێت چی هەر پێداویستێکی ماڵ بێت لەبەرەوەی ئەو غەدرەی کە تورکیا لە گەلی کوردی کردووە لە ڕۆژئاوا و لە شوێنەکانی تریش لە هیچ زمانێکانە بۆ لەم قڕنەیە ئێستاکە ئەو غەدرەی کە ئیکات بە حەقیقەت غەدرێکی ناڕەوایە بە سەر ڕۆژئاوای کوردستان بۆیە ئێمە ئەگەر هیچمان پێ نەکرێت ئەوەمان پێ بکرێت بایکۆتی کاڵەکانی تورکیا بکەین بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو زەرەرەی کە لە تورکیا بکرێت ئەو سەرمایەدارانەی کە هەن لە کوردستانی عێراقا زەرمەند بن و بۆی هیچ نەبێت ئێمە ئەو پێداویستانە نەکەڕێن ڕووکەینە کاڵەکانی وڵاتانی تری وەکو ئێران و سعودیە و شتەکان تری بکڕین باشترە لەوەی کە لە کاڵەکانی تورکیا بکڕین. وەڵا بەداخەوە ئێمە بەدەر لەوە یەگەرمانێ باسی بایکۆتە بکەین ئێمە باسی ئەو بکەین ئەو کارە ساتەوە ڕووداوانی کە لە ڕۆژئاوا ڕووی داوە ئەوانش وەگەوەیە لە ناخ و لە هەر تاچێکی کوردی ئەمدی و ڕووبدا ئەوە هیچ جیاوازێکی نییە چونکە ئەوە تورکیا ئەوەی ئەیکا ئەوێ سڕینەوەی کووردە سڕینەوەی ڕەسەنایەتی کووردە لەو ناوچەیە بەداخەوە ڕەنگە ئەو ئەگەر بە دیوێک سێری بکەین ئەو هیچ ڕەبتێکی بەوە نییە ئەوەی کە لە ڕۆژئاوایکە بۆیە ئێمە ئەگەر من زیاتر باسی شاری کەرکووک کەم و بێمە سەر بابەتەکەی جەنابەت کە باسی بایکۆتی کاڵاکەی من وەکو شەخسی خۆم بایکۆتم کردووە تا ڕادەیەک نەمتوانیوە 100% بایکۆتی بەڵام هەوڵماندا ئەو بایکۆتمانش کردەوە من شخصی بخۆم لە ماڵی خۆم زۆربەی ئەو کاڵایانەی با بڵێن کە تورکیە لە ماڵەوە قەرارمدا بوو یەتر هەوڵ بدەین بنبڕی بکەین و یتر نەیکڕی چۆن کاریگەری نابێ ئەگەر تو سێر بکەی ئێستا سێری کوردستانی خۆمان بکەین چ ئەوەی لە ئێرانەوە بۆمان دێت ئەوەی لە تورکیا بۆمان دێ هەمووی کاڵای ئەوانە بە ئێمە یاساغا بێتەوە چونکە بۆ بە حکمیەوەی ئێمە لە وڵاتی خۆمان تا ئێستا هیچ کارگەیەک و با بڵێن هیچ شتێکی وامان نییە دروست بە بەدیلی ئەو شتانە بێ بۆیە ئەگەر تو بێت و ئەم بایکۆتە بەردەوام بێ و ئەمان جێبێ بە تەسەوەڕی من و ینی کاریگەریشە بێ لە سەر ئابووری ئەوان وە من پێم باشە لێرەوە داواکارم لە حکوومەت هەرێمی کوردستان هەوڵ بدا و بەرهێنەرەکان یاخۆ سەرمایەدارەکان لەسەر ئەوە ڕایان بێنێ کە شتی خۆماڵی دروست بکەن بە دیلێک بێ بۆ شتانەی بتوانین 100% ئێمە بایکۆتی بکەین.